ئەرێ شەڕێ لە دژی کۆمەڵا دەولەتە ئیسلامی داعش چ قۆناغدەیە کەنگی ئەف کۆمەڵ وێ بێ ژناو برن عێراقا پشتی داعش وێ چاوبە ji bo bersiva van pirsan digelme kawa Hesen berpirsê beşê Rojhilat li Enstitûya Rojhilat Rojava Ofîsa Bruxelles. Bêjga lemaneş em ê ji mêvanê xwe bipirsîn ka çima rayadarên Tirk dixwazin Kurdên Sûrî ne pekekê bi teqîna xwekujiya Enkerê tawan bar bikin. Lê berî ez pirsên xwe arasteyî kawa bikim min dixwaz bêjim ev ciwamêre hatiye destnîşankirin weke endamekî grûpê tîmê kar ji bo paşeroja Iraqê ew tîm hatiye damezrandin li van dawiyan û ji bo mebûyê mebestî jî niha hatiye Washington kawa zor bexêrbeyî. Daeş babetî witwêjekane we babetî witwêjekî ew bû ke cenabet li Atlantikan sed lêre eventê kirabû li Washington bûyî. Çi behs heye؟ زۆر سپاس چۆن دەناو دەبرێ ئەم کۆمەڵە زۆر سپاس بۆ دەنگی ئەمریکا و بۆی ناتی بۆم دەرفەتە ئەم گروپی کار تایبەت بە داهاتوی عێراق گروپێکە لەلایەن ئەتلانتیک کاونسڵەوە دامەزرێنراوە بە سەرۆکاتی ڕایان کڕۆکەر سەفیری پێشووتری ئەمریکا لە عێراق مەبەست دەم گروپی کارە دروست ئامادەکردنی کۆمەڵێک لە ڕاستپاردەیە لەسەر بناغی کۆمەڵێک توێژینەوە بۆ ئیداری ئەمریکای داهاتوو بۆ سەرۆکی ئەمریکای داهاتوو بۆ ئەوەی کەوا چۆن مامەڵە بکرێت لەگەڵ عێراق و کوردستان و شەڕ دژی داعش کەواتە بڵین ڕاستپاردەکان بۆ ئێستا نییە بۆ سەرۆکی ئەمریکای داهاتووە. بەڵام دەمانەوێت ئێستا باسی ئەو شەڕە بکەین و ئایا لە چ قۆناغێکدایە چۆن لەناو دەبرێت داعشە شەڕی دژی داعش لە ئێستا توانین بڵین تا ڕادێ داعش بەهێز کراوە بەڵام داعش دوژمنێکی ئایدیۆلۆژی زۆر ینی کاریگەرە. بەڵێ ڕاستە لە ڕوومادی ئەوە نیە کۆمەڵێک لە ڕووی سەربازیەوە هەندێک سەرکەوتن بەدەستێنراوە بەڵام هێشتا زووە بڵین داعش کۆتایی هاتووە تەنانەت ئەگەر مووسیش بگیرێتەوە ڕقش بگیرێتەوە هێشتا هەر زۆر زووە بڵین داعش لە ڕووی سیاسی و ئایدۆلۆژی و کۆتاییە چکم وەکو هەتاوەکو تا ئەو کاتەی هۆکارە بنەڕەتیەکان کە بوونە هۆی دروستبوونی داعش بە شێوەیەکی استراتیجیانە مامەڵی لەگەڵا نەکرێت ئەتوانین بڵین عێراقی دوای داعش و سووریای داعش احتیمالێت لە عێراقی ئێستای داعش خراپتر بێت چونکم ئەبێ هۆکارە بنەڕەتیەکان چارەسەر بکرێت تەنها لە ڕووی سەربازیەوە ناتوانانی داعش لەناو بێت. دەمدەڵی بێهێز بووە لە چ ڕوویەکەوە دەزانم لە هەندێک شوێنە بەڵام بەتایبەت ئەمریکیەکان حەز دەکەن باسی ئەوکەی ئەوە بکەن بڕینی سۆرسی دارایی لە داعشەوە پێشکەوتن کراوە چەندێک ئەمە ڕاستە یعنی ئەوەیە کۆمەڵێک دەستکەوتی باش بە ئەوەیە لە ڕووی ئەوەی کە بڵین وشکردنی سەرچاوەدارایەکانی داعش کۆمەڵێک ینی سەرکەوتنی باش بەدەستێناوە بەڵام لە هەمان کاتە لەم ڕۆژەوە هێشتا هەرزووە کەوا ئێمە بڵین یعنی ئەوەی ئیفلاسی کردووە داعش ئیفلاسی نەکردووە لە ڕووی داراییەوە هێشتا هەر توانای ماوەکەوە ئەوە نییە یارمەتی دارایی دەست بکرێت ئیتر ئایا لە ڕووی باج و ئەوە نییە باش بێت لەو شوێنانی لەژێر دەسەڵاتیەتی یا لە ڕووی ئەوە بێکەوە خەڵکی کە یارمەتی بن لە دەرەوەی سووریا و لە دەرەوەی کاکاوە جەنابەت جێگیری بەروبەری ئۆفیسی یەکێتی ئەوروپای لە ئینستیتوتی ئیست وست لە بروکسل و بەرپرسی بەشی ڕۆژهەڵاتی حەزم دەکرد بۆ چۆنی ئۆروپیەکان بەتایبەت لە بروکسل کە ناوەندی یەکگەشتنی ئۆروپیەکانە لەوێ بۆ ئەم دیاردەی داعشە بۆ مەسلەی لە ناوبردنەکەیە لە ڕووی ئەسکەریەوە باسەکەم چونکە هەرچەندە باسی ئەوە دەکرێت کە ئەمریکیەکان زیاتر لە هەموو کەسێکە هاتوونەتە پێش بۆ ئەم شەڕە لەگەڵ کوردەکان و لەگەڵ هێزەکانی دیکە ئۆروپیەکان لە چ خانەیەکدان لەم ئۆروپیەکانیش طبعا زۆر نیگەرانن دە و ینی ئەوانیش ئەیانوێت لە ڕووی سەربازیەوە ینی ئەوە شەڕی دژی داعشەکەن بەڵام کێشەکە لەوەیە لە ئەوروپا بە حکمی ئەوە یەکێتی ئەوروپا ئەوەیە لە کۆمەڵی زۆر وڵات پێک هاتووە دروستکردنی سیاساتی یەکگرتو کاتی ئەوێت زۆر زەحمەتە هەتا تۆ 28 دەوڵەت ئەوە نیە وایەن لە یەکی نزیکیان بخەیتەوە لەکەیکەوە یەک سیاسەتیان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەوە نیە ئەو ڕووداوە گەورەکان بەڵام بەگشتی توانین بڵین لەگەڵ ئەمریکای و لەگەڵ وڵاتەکانی ناوچەکەش هاوڕان کەوا ئەبێ داعش لە ڕووی سەربازیەوە لە ناو ببرێت بەڵام لە هەمان کاتە ئەبێ هۆکارە بنەڕەتیەکانی چارە بکرێت و لە هەمان کاتا کێشەیەکی کە هەیەکەوە کاریگەری زۆری هەیە لەسەر سیاسەتی یەکێتی ئەوروپا تایبەت بە ئەوەیە ڕوبەڕووبوونەوەی داعش و بڵین ئەو ڕووداوانی لە خۆرڵاتی هەڵەزڕۆیەکەوە ئەو کۆچە گەورەیە کە لە سووریا و لە عێراق و لە وڵاتەکانی ئەکرێت ئەمە ئەوروپای زۆر نیگەران کردووە لە هەوڵێکی ئەوەیە بەردەوامدان لە ڕێگەی تورکیا و لە ڕێگەی وڵاتەکان و بتوانن هەندێک چارەی بۆ بدۆزنەوە و ئەو تاسک فۆرسە کە گروپی کار پێدەڵێ بوو لە ڕۆژی عێراق پێم وایە ئەرکەکەی ئەوەیە کە پێشبینی ئەوە بکە دوا ڕۆژی
عێراق و سووریا چۆن دەبێ بۆ ئەوەی حکومەتی داهاتووی ئەمریکی شتێک لێ بزانتن چی دەوتری لەناو ئەو ناوەندەکە چەند ڕۆژێکە لەگەڵ یانایی سەبارەت بەو دوا ڕۆژە بەڵێ ئەو طبعا تاسک فۆرس تەنها تایبەتە بە عێراق نەک بە سووریا و لە چوارچێوەی عێراقیشتا بەندە توێژینەوەکەم لەسەر کوردستان و شێوازی حکومڕانی و ریفۆرم لە کوردستان کەوا چۆن ئیداری ئەمریکی داهاتوو مامەڵەی لەگەڵا بکرێت ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین یعنی بەڕاستی ئیداری ئەمریکی زۆر نیگەرانن ئەم ئیداریە زۆر نیگەران و سیاسی ڕانکڕۆکەریش یعنی زۆر نیگەرانن لەوەی کەوا ئەگەر هاتوو ئەم جارە بە شێوەیەکی استراتیجی و بنەڕەتی مامەڵە نەکرێت لەگەڵ هۆکارەکانی دروستبوونی داعش ئیتر ئایا ئەوە نیە پاراوێزکردنی سونیەکان بێت یا مەسەرەن هەوڵ نەدرێت یعنی چارەسەری جدی بدۆزرێتەوە بۆ کێشەکانی نێوان کوردستان و عێراق و لە هەمان کاتیشە پرسی ریفۆرم پرسێکی زۆر گرنگە هەم لە کوردستان و هەم لە عێراق حەزم دەکرد ئەو پرسیارە لێ بکەم کاکەوە بەڵام پێش ئەوە ئێمە دەمانویست پرسیارە ئەوە لێ بکەین تورکیا ئەو تەقینەی ڕۆژی چوارشەممەکە لە ئەنکەرە کراوە یەکسەر تورکەکان هاتن هێزێکی کوردی کە لە سووریایە تاوانبار دەکەن بەمە کەچی تەوەقع دەکرا کە پەکەکە تاوانبار بکرێت چۆن هۆکارەکە یعنی ئاسانە ینی تێگەشتنی لێ زۆر زەحمەت نییە یعنی یەکینەکانی پاراستنی گەل و حیزبی PYD لەم ماوەی ئەخیرەیە کۆمەڵێک دەستکەوتی سیاسی دیبلۆماسی و سەربازی گەورەیان بەدەستێناوە ئەوە تا بۆ نمونە نێردەی تایبەتی سەرۆک ئۆباما چوو بۆ کۆبانی کە ئەمە دەستکەوتێکی دیبلۆماسی زۆر گەورەیە رووسیا ئامادەیە و لە هەمان نەگەر ئامادەش ئەوە تا ئێستا یارمەتی کوردەکانی سووریا هەیات و لە ڕووی سەربازیەوە دەستکەوتی گەورە بەدەستێنراوە ئەمە بەڕاستی تورکیای یعنی زۆر نیگەران کردووە لەوە ئەترسن کەوا بڵێن ئەم فراوانبوونی ئاسۆکانی دروستکردنی هاوپەیمانی لە نێوان کوردەکانی سووریا و لە نێوان هەم ئەمریکا و هەم رووسیا تورکیای بەتاواتی نیگەران کردووە ئەمەش وای لێ کردووەکەوا بڵێن YPG لە باسی ئەوەت کرد کە بابەتی ریفراندۆم و بابەتی باسی دەوڵەتی کوردی و کاریگەری هەبێت لەسەر ئەو بابەتانە حەزم دەکرد زیاترم بۆ باسکێک هەرچەندە وەختەکەم زۆر کەمە سەبارەت بە پرسی ریفۆرم تامان پرسی ریفۆرم و دەوڵەتی کوردی پرسێکی زۆر گرنگە و بە بۆچوونی من ئەبێت بە شێوەیەکی بەتاواتی دوور لە مۆزوعی عاتفی سۆز مامەڵەی لەگەڵا بکرێت ئەبێ بە شێوەیەکی زۆر استراتیجیانە مامەڵەی لەگەڵا بکرێت ڕاستە ئەمڕۆ لە کوردستانی باشوور دەرفەتێک هاتووەتە پێشەوە بەڵام ئەم دەرفەتە هەروە ئاسان نییە تۆ بڵێنەوە نییە بڵێ بە شێوەیەکی عاتفیانە مامەڵەی لەگەڵا بکرێت بڵێ من دەوڵەتی کوردی ئیعلانەکەم ئەوەی کە ئەمڕۆ پێویستە لەسەر سەرکردایەتی کوردی بە هەموو لایەنە جیاوازەکانەوە کەوا بەیەکەوە گفتوگۆیەکی جدی بکەن دبیتێکی کراوە هەبێ لە میدیای کوردیە لە نێوان لایەنە جیاوازەکان بۆ ئەوەی بەیەکەوە سیاسەتێکی هاوبەش دیاری بکەن ئەگەر ئەم سیاسەتە هاوبەشە نەبێت تەنها لە چوارچێوەی با بڵێن ئەوە نیە کۆمەڵی شعاراتی عاتفیان زۆر سەیرە کاکەوە کە باسێکی زۆر گەورە دەکرێت کەچی لایەنەکان بەشدارن تەنها لایەنێکە کە باسی ئەم بابەتە دەکاوە لە بینیانە و توێژیان نییە لەسەر ئەم مەسەلە زۆر شتێکی سەیرە زۆر سەیرە و نەگەر سەیریشە ینی کارەساتی لێەکەوێتەوە چونکم تۆ مامەڵە لەگەڵ پرسیارێکی استراتیجیەکەی لە ڕوانگەیەکی شخصی و حیزبی و عاتفیەوە کاکەوە زۆر سپاس زۆر